شاری کەرکووک بە یەکێک لە سەرچاوە گرنگەکانی داهاتی عێراق دادەنرێت و لە بواری هەڵسانەوە و بژاندنەوەی کەرتی ئابووری وڵات هەمیشە کە ئەم شارە ڕۆڵی گرنگی هەبووە. بەڵام بەداخەوە ئەم شارە دەوڵەمەندە بە سەرچاوە سروشتیەکان هەمیشە لەلایەن حکومڕان و دەسەڵاتدارەکانی بەغداوە فرامۆش کراوە و پەراوێز خراو بووە. لە ئێسادا کەمی کارەبای نیشتیمانی بۆتە یەکێک لە کێشەکانی ڕۆژانەی هاوڵاتیانی شارەکەمان. بە جۆرێک لە 24 کاتژمێردا تەنها 6 کاتژمێر کارەبای نیشتیمانی پێشکەش بە هاوڵاتیان دەکرێت. ئەمە لە کاتێکدایە پارێزگای کەرکووک خاوەنی وێزگەی بەرهەمێنانی کارەبایە، بەڵام کەس نازانێت کارەبای ئەم شارە بۆکوێ دەنێردرێت و چی لێ دێت. بۆیە بە دەسەڵاتدارانی خۆجێی و دەسەڵاتدارانی ناوەندی دەڵێن حەیف بۆ شارێک کە یەکێک بێت لەسەر چاوەکانی داهات و خۆی خاوەنی وێزگەی کارەبا بێت، شەوانە ببێت بە تاریکستان و تاکە ڕووناکی کە تێیدا بەدی دەکرێت ڕووناکی گڕی ئەو نەوتەیە کە دانیشتوانەکەی نەک سوودیان لێ نەبینیوە، بەڵکو بۆتە ماڵوێرانی و نەهامەتی بۆیان.